بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان، ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە لەگەڵ چەند هاوڕێیەکی پەرلەمانتارمە باسمان لە تەندروستی هاوڕێیەکی خۆشەویستی پەرلەمانی کوردستانمان کرد کە بەڕێز دکتۆر کازمە تووشی تەندروستیەکی خراپ و نەخۆشیەک بووە کە باسمان لە مەترسی نەخۆشیەکەی و دۆخی تەندروستی لە زاری دکتۆر زوهێری برای دکتۆر کازمەوە کرد کە تەمەنای شیفا و چاکبوونەوەی بۆ ئەخوازین، بەڵام بەداخەوە ئەوەی کە جێی سەرنجم بوو دوێنێ کاک شاسوار کە خۆی بە سەرۆکی حیزبێکە زانێ بە شێوەیەکی زۆر نادروست و بە تووڕەیی بە هەڵچوون بە کۆمەڵێک وشەی نەشیاو و مامەڵەی نەشیاوی کە بینیتان من ڕێ بە خۆم نادەم، نەوشەکان و نە ئەوەی کە ئاماژەی پێکرد هێنایە سەر مایکی ڕێز لێگیراوی ڕۆژنامە نووسان، هەندێک تۆمەتی بە ئینفعالەوە هەڵڕشت لەسەر بەندە و لەسەر کاک عەلی حەمە ساڵح کە ئەو بۆ خۆی قسەی خۆی دەبێ. ئەو تۆمەتە ئەوە بوو کە کاتی خۆی شیروان شێروانی ڕۆژنامە نووس و ئازادی خوازی بادینانی پێ تۆمەتبار کرد بە سیخوڕ، بەڵام دوایی بینیتان و ئێستا دەبینن شێروان شێروانی ڕۆژەکانی تەواوکردنی حکمی ناڕەوای زیندانی تەواو دەکات. بەداخەوە دەبووە و ئینسانە داوای لێبوردنی لە شیروان شێروانی و خانەوادەکەی بکردایە کە تۆمەتێکی ناڕەوایی بە تۆمەتی سیخوڕیدایە پاڵ. تەبەن بەڕێزان ئاسانترین تۆمەت کە بەڵگەی نییە و ناسەلمێنرێ و فڕێدەی ئەوەیە بە یەکێک بڵێ تۆ سیخوڕی. شێروان شێروانی زیندووترین نمونەیە. سەبارەت بە تەندروستی دکتۆر کازم ئێمە تۆمەتمان نەخستۆتە سەر کەس، هاوڕێکمان بۆ هەواڵیمان پرسیوە، کەسێک بووە کە لەو حیزبەی ئەو برادەرا ماندوو بووە، تێکۆشانی کردووە، قوربانی داوە، لەسەر داوا و فشاری ئەو پێڵاوی وەشاندوو و قەدەغی کراوە بچێتەوە ناو پەرلەمان کە زوڵمی گەورەی لێکراوە. داکۆچیمان لە کاتی خۆی و لە هەموو کاتێکا لەو لە هەر ئازادی خوازێکی تری ئەم وڵاتە کردووە و باجیشمان لەو بەرامبەر و پێناوا داوە. منەت ناکەین بەسەر خەڵکی کوردستان، قەناعەت و ڕێبازی خۆمانە هەڵمان بژاردووە. دەبوو سادەترین وەفای حیزبەکەی و سەرۆکی حیزبەکەی بۆی ئەوە بوایە کە ئەگەر خەڵک بە ناڕەوا تۆمەتی بخستایەتە سەر بەڕێز دکتۆر کازم ئەو دیفاعی لێ بکردایە. وەفای بۆ ئەوە هەبوایە کە تا دەرچوونی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش دکتۆر کازم بانگەشەی بۆ ئەو حیزبە کردووە. بەرحاڵەوە جێڵم بۆ خانەوادەکەی خۆی کە بڕیارە ئەم ئێوارە کاتژمێر 7 کۆنگرەی ڕۆژنامەوانی خانەوادەکە خۆی قسە بکەن. بەڕێزان بۆچی ئەم بەڕێزە تووشی هەیەجان بووە و بە شێوەیەکی زۆر دوور لە ئەتەکیەت و مۆراڵی سەرۆکی حیزبێک پێڵاو دێنێتە ئاستی دەمی خۆی و سەرمایکەکانی ئێوە و هەندێک شتەڵێ بەرامبەر بە ئێمە هۆکارەکەیتان با پێ بڵێم. من وەکو پیشەی پەرلەمانتاریم کە لە زەمانێکە ئەویشم ناسیوە و سەردانیم کردووە و داکۆچیم لێ کردووە وەکو سەرۆکی مافی مرۆڤ کە لە زیندان بووە تا بێتە دەرەوە. بەڵام ئەمە نەبووتە هۆی چاوپۆشی لە کارە نایاساییە بازرگانیەکانی ئەو برادەرە. بەڕێزان من لێرەوە دەستم پێ کرد، ئەمە بەڵگەکانە کاکە هێمن کوا هێمن گیان ئەمانم بۆ بگرە نزیک بەلەم. ئەمە کۆمەڵێ بەڵگەیە لەسەر دۆسیەی پشکەکانی کۆمپانیای چاڤیلاند و زیادکردنی سەرمایەی ئەو برادەرە بە نایاسایی. تەماشا بکەن، ئەمانەیەکی قسەی من نییە. ئەم برادەرە
لە 6/2011 سەرمایەی کۆمپانیاکەی 1 ملیۆن دینار بووە، لە یەک ڕۆژا کردوێتی بە 105 ملیار دینار. سەرمایەی کۆمپانیاکەی لە یەک ڕۆژە لە 1 ملیۆن دینارەوە بووە بە 105 ملیار دینار بە نایاسایی، بە ناقانونی، بەبێ ئەوەی پارەی نەقد بوونی هەبێ، و دوایی هاتووە ئەم 105 ملیارەی فرۆشتووە. ئەمانە هەموو تەقریری ڕقابەی مالیە و کردوێتی بە پشک بڕی 22 ملیار دیناری لە خەڵکی ئەم هەرێمی کوردستانە وەرگرتووە و بەداخەوە تا ئێستا بە شوێن سەرمایەکەیانەوەن دەستیان نەکەوتۆتەوە و ئەڵێن کارتی جۆلانی پێداوین وەکو قازانج. ئەمە کێ بۆی کردووە؟ ئەو کەسەی بۆی کردووە بەڕێوەبەری کۆمپانیاکانی سلێمانی سەحبلیەت کرا، برایە مەحکەمە دەستگیر کرا، بەڵام دیفاعی لێکرا و هێڵرایەوە. دوجار ئەم دۆسیەیە کە سەدان سکاڵای هاوڵاتی لەسەر مافی خۆی لەسەر ئەم کەسەیە، بە نووسراوی دادگای لێکۆڵینەوەی سلێمانی 2 لە 7/2/2022 ئەم دۆسیەی فەزاحەتەی چاڤیلان داخرێ، سەدان سکاڵا دابخرێ کە خەڵک داوای پارەکەی یەکات، بەڕەسمی داوێتی بەم کەسە 22 ملیار دینارە. یەکێک سەر بەدەسەڵات نەبێ دۆسیەیەکی کە سەدان سکاڵای لەسرە لەم کاتا داخرێ، کێ پیاوی دەسەڵاتە؟ ئەمە یەک. دوو، ئەم برادەرە لە ساڵی 2013 دەستی کردووە بە وەرگرتنی قەرز لە داهاتی گشتی قوتی خەڵک، لە موچەی خەڵک، لە پارەی خانەنشینی و کەم ئەندام. چەنی وەرگرتووە؟ بڕی 42 ملیار دینار. 42 ملیار دیناری وەرگرتووە بەچی؟ بە ڕیبا، بە سوو. ڕەهنی ئەم ڕیبا و سووە چییە؟ شوقەکانی گوندی ئەڵمانی. هاوڵاتیەک چۆ شوقەی کڕێوە لە گوندی ئەڵمانی، مڵکی خۆیەتی ئەبێت تاپۆ بکرێ لەسەری، ئەم چووە کردوێتی بە ڕەهنی وەرگرتنی قەرزی ڕیبا. ئەوە نووسراوی وەزارەتی دارایی سەردەمی وەزیری ڕەحمەتی بایس تاڵەبانی. دوای ئەوەی کە ئێمە پێمان زانیوە و دوای ئەوەی کە قسەی لەسەر کراوە، تۆ چۆن مڵک و ماڵی خەڵک کە پێت فرۆشتووە، پارەکەی دووەرگرتووە، لە بریەوەی تاپۆی کەی لەسەری دەی ئەیکەی بە ڕەهنی قەرزێک کە خۆی هاوڵاتیەکە ئاگای لێ نییە، قەرزەکە ڕیبایە. من بە دوایە چووم و بە ڕەسمی داوام لە وەزیری دارایی کردو ئەمە فەزاحەتە، چۆن شتی وا ڕوەدا. لەوە فەزیحتر بە ڕێزانەزانن چییە؟ دوایی چاڤیلان دەکا بە ڕەهن، شوقەکانی گوندی ئەڵمانیە گۆڕێ بە چاڤیلاند. چاڤیلاند ڕەهنی ئەو قەرزەیە کە لەلایەتی بە ڕیباوەری گرتووە، بۆ ئەوەی لە ژێر باری ئەمەش بێتە دەرەوە و هاتۆتە ناو سیاسەت، ڕاگەیاندنێکی دروست کردووە کە NRT لە قۆناغێکتا نەچوو بوو بە حیزبی و بوو بە کەناڵی حیزبێک، زۆر ڕۆڵی گەورەی هەبووە. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە ئەبێ بە هی حیزبینەوەی نوێ، ئەو NRT جاران نییە. هاتووە چی کردووە؟ بۆی لە ژێر باری ئەمە دەرچێ خەڵک پێی بڵێ قەرزاری تۆ هاتووە لە عەقدێکە کە ئەمە عەقدەکەی بۆ یەکەم جار پیشانی ئیعلامێ دەم، چاڤیلاندی فرۆشتووە بە 424 ملیار دینار. بە کێ؟ بە کۆمپانیای سما اللؤلؤ للتجارة والمقاولات العامة والاستثمار العقاري المحدودة بناوي نوري صباح حسين. من داواکەم لە دەستگای ئەمنی سلێمانی و هەرێمی کوردستان بە دوای ئەم کۆمپانیا بگەڕێن و ئەم ناوە بدۆزنەوە بزانن چێیە. من ئەزانم چێیە و ئەمە دۆسیەی هەیە
کە کێیە، چۆن ئەمەی کردووە، چۆن پێی کراوە، چۆن لێی وەرگیراوەتەوە دوایە مەقدا. ئەوە جێڵم بۆ دەستگای ئەمنی. ئەگەر تۆ چاڤیلان دەفرۆشتووە بە 424 ملیار دینار بۆ پارەی خەڵک نادەیتەوە. ئەگەر ئەتەوێت لە ژێر باری قەرزەکە دەرچیت بۆ 83 ملیار دینارت ئێستا لایەهی ماڵی میلەت داهاتی گشتی نایدەیتەوە. بەڕێزان، من ئیشم کردووە لەسەر ئەوەی کە ئەم برادەرە قەرزار ئەبێ لێی وەربگیرێتەوە. یەخەی سەرۆکی حکوومەت لە کابینەی هەشت لە ناو کۆبوونەوە گرتومەوتومە چۆن هاوڵاتیەک پارەی ئاو و کارەبا و قەرزی پێشینەکانی لایە بە زۆر لێیەسەنەوە بۆ 42 ملیارتان داوە بە بازرگانێک ئێستا بە ناوی سیاسەتەوە خەڵکی سەرقاڵ کردووە لی ناسەنەوە. ئەو قسانەی کە لەو مەجلیسا کرا لێ ئەگەڕێم، منیشم لەسەرم دۆسیانە کردووە. ئەوە تا وەزیری دارایەڵێ بەڵێ ئێمە 700 ملیارمان لای بازرگانەکانە کە 42 ملیاری لایەن برادەرەیە. ئەمەش ئەخیر تەقریری 23 دەی 2022 لەسەرەوەی کە ئەم برادەرە چەندێک قەرزی لەلایە کە وەری گرتووە و کەناڵی پێداناوە و زەوی وەرگرتووە و کەناڵی لەسەر دروست کردووە و کۆشکی لەسەر دروست کردووە و هەموو شتێک کێ پێی داوە ئەو دەسەڵاتە، بۆ پێیان داوە، لەگەڵ چیا شەریکە؟ لەگەڵ گوندی ئەڵمانی سەی لەگەڵ نۆکانە بە شەراکەت کردووە. ئێمە لەگەڵ دەسەڵاتە شەریکین و پارەوەرەگرین، یا جەنابەت کە بە کتابی نۆکان چەند ملیارد لای و تەسفێت نەکردووە، شەریکن لەگەڵتا. قەرزەکانی 42 ملیارە بە ڕیباکەیەوە ئەبێت بە 82 ملیار دینار. 40 ملیار بەس ڕیبای لایە، کە خۆتان نەزانن ڕیبا یعنی چی. مامۆسایانی ئاینی باشە زانن. سادەترین حکمی ڕیبا وەکو وایە ئینسان زینا لەگەڵ دایکی بکە. 40 ملیار ڕیبای لایەن برادەرە. ئێمە تۆمەتبارەکە بەوەی کە پیاوی دەسەڵاتین. منیشم لەسەرەوە کردووە کە چۆن نەکرێت و بەرهێنانی سلێمانی داوا بکە بڵێت 12 پرۆژە لە سلێمانیا مۆڵەتی و بەرهێنانی نییە و شوقا ئەفرۆشیە، 7ەمیان گوندی ئەڵمانی سێیە. تۆ توانی شوقە بفرۆشی و مۆڵەتی و بەرهێنانە نەبێ؟ مەگەر پیاوی دەسەڵات. بۆیە بەڕاستی هۆکاری ئەوەی کە ئێمە تۆمەتبارەکە ئەوەیە کە من لە کاری پەرلەمانیا ئیشم لەسەرم فەزاحەتانە کردووە و بەردەوامی شەبم لەسەری و سوپاسدانەکە. ئەم بەڵگانە نەخستە لە کاتێکا کە دوێنێ کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەست ئەم بەڵگانە کە ئێوەی تۆمەتبار کرد ئەم بەڵگانەکان هێنا. ئەم بەڵگانە هەموو ئیشم لەسەر کردو و لای خۆی هەیە. 3 ساڵە لە کەناڵەکەیەوە نەیهێشتووە من دەریش بکەوم لەسەر ئەمانە. حرمەتی ئەوەم گرتووە بەڵکو کە ئەڵێ ئۆپۆزیسیۆنم ڕاست بکات، ئەم هەڵانە ڕاست کاتەوە، بەس لەسەری بەردەوامە. بۆیە نەتیجەشی هەمووی هەیە. بۆیە دام بەڕای گشتی بەڵگەکان. زۆر سوپاس. فەرموو کاگەر. دووسێ پرسیارمە. یەک، نوێترین دۆخی تەندروستی دکتۆر کازممان پێ بڵێ سەردانەکە ئێوە ئەو دووسێ پەرلەمانتارە مانگی 2022 وابزانم مانگی دوای ئەوە ئەچێ بۆ بوورە بە پرسیارەکان بکەم. پرسیارەکەت لەسەر سەرم. دۆخی تەندروستی دکتۆر کازم سعات 7 ئێوارە خانەوادەکەی کۆنگرەیان هەیە، هەرچی تێ لێلی. باشە، پرسیاری دووەم. ئەم بەڵگانە کە خێتە ڕوو لەسەر شاسوار، یعنی بەڵگەیە ئێستا ئەوتوانێت وەڵام باتەوە. چەند جاری گوتی بێمنەتم، ئەگە من قەرزداری حکومەتم، قەرزداری وەزارەتی بەڵگەکەی پێڵاوەکانێتی مەبەستم ئەڵێ بێمنەتم، ئەگەر وایە بە حکومەت بێتە سەر مەسەن لێم وەربگرێت. ئەگەر پیاوی دەسەڵات نەبیت چۆن نەتوانی 82 ملیارد لابێ و لێت نەسەنەوە؟ حکومەت دەبێت جواب باتەوە بۆ لێی ناسەنێتەوە. چۆن لەگە دەسەڵات تێکەڵاوە لە کاتێکە
پێڵای و بەرزەکاتەوە تەشیرەکە جنێەوە ئەوە بێت دەسەڵات جواباتەوە شخص عبدالرحیم يعني بطاري تومت سيخوي بدل الأوزان وبيدوايا أم تومتانا بأويك حلقان كوي بردا بوشكات وڵا بێ لەو بپرسی چکە بێ بەڵگەی هەبێ گەرنا هەر بۆ زانیاریتان من لەسەر ئەو تۆمەتە سکاڵای لەسەرەکەم و یا بێ ئیسپاتیکە یا بێ جارێکی تر چۆن تۆمەتی سیخوڕیدا پاڵ شیروانی و هەتا دنیایە ئەوەی ئەو تۆمەتەی بۆ دروستکرۆ بێ شەرمەزار بێ لەوەی کە تۆمەتی هەڵبەستوە نێوانی تۆمەت و ڕاستی بەڵگەیە نێوانی درۆ و ڕاستی بەڵگەیە سوپاس هێشتا ساڵ